سڵاتان لێبێ لە بەرنامە ژێرخان جارێکتر هاتینەوە خزمەتان. سەرەتای بەرنامەکەش کورتەیەک لە هاواڵە سیاسیەکانتان پێشکەشەکەین پاشانەچینە سەر هەواڵابوووریەکان. تۆڕی میدیایی کۆمەڵ لە ساڵیادی ڕۆژنامەگەری کوردی مەراسمی دیداری کوردستانی ڕێخست و ژمارێک ڕۆژنامەنووسی خەڵات کرد لە شاری سلێمانی. تۆڕی میدیایی کۆمەڵ لە یادی ١٩ ساڵەی دەرچوونی یەکەمین ڕۆژنامەگەری کوردی مەراسمی دیداری کوردستانی ڕێخست. لە مەراسیمەکەدا چەندین ڕۆژنامەنووسی قۆناغی ئێستا و ڕابردووی کاروانی ئیسلامی بەشدار بوون و ژمارەیەکیان خەڵاتی یەکەمین دیداری کوردستانیان پێدرا. لای خۆیەوە فاروق عەلی بەڕێوەبەری تۆڕی میدیایی کۆمەڵ لەوتاری دەستپێکی داوتی ئەم دیدارانە ساڵانە و لە هەمان ڕۆژدا بەڕێوە دەچێت و هەموو ساڵێکیش ژمارەیەک ڕۆژنامەنووس خەڵات دەکرێن. ناوەندی حکومەت و پەرلەمانی کۆمەڵی ئیسلامی لەگەڵ ئەندامانی سنووری سلێمانی ناوەندەکە کۆبوونەوەی ئاسایی خۆی ئەنجامدا. لە کۆبوونەوەکەدا تاوتوی کار و چالاکیەکانی تیمی کۆمەڵ لە حکومەت و پەرلەمان کرا و ناوەند دەستخۆشی لە ئەندامان کرد لەسەر کار و چالاکی و دڵسۆزیان بۆ ئیشوکاری هاوڵاتیان لە بەشێکی دیکەی کۆبوونەوەکەدا. محەممەد حەکیم کارگێڕی ئەنجومەنی سیاسی کۆمەڵی ئیسلامی بەشداری کرد و تیشکی خستە سەر هەڵوێستی کۆمەڵ لە پرسە سیاسیەکاندا. سەرکردایەتی هاوبەشی یەکێتی و گۆڕان لە سلێمانی کۆبووە. لە کۆبوونەوەکەدا تاوتوی پرسی ڕێفراندۆم و سربەخۆیی کرا و هەردوو لاش لەژێر ڕۆشنایی مادەی 11 ڕێکەوتنی سیاسی نێوانیان پشتیوانی خۆیان بۆ پرۆسەکە دووپات کردەوە بە مەرجێک لە پەرلەمانی کوردستانەوە ڕێوشوێنەکانی بەڕێوەچوونی ئەو پرسەی یەکلایی بکرێتەوە. لە تەورێکی دیکەی کۆبوونەوەکەدا کۆسپەکانی بەردەم جێبەجێکردنی ڕێکەوتنی نێوانی هەردوو لا دەستنیشان کران. وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی حکومەتی هەرێم ئاشکرای دەکات ئەمساڵ بۆ یەکەم جار باش دەخەنە سەر ماست و بەرهەمەکانی شیرەمەنی تاجوتیارانی هەرێمی کوردستان زیاتر سوود لە بەرهەمە کۆماڵیەکان ببینن. وەزیری کشتوکاڵی هەرێم وتیشی ئەگەر بێت و جوتیارانی کوردستان باشتر و زیاتر ماست و بەرهەمە شیرەمەنیەکان بەرەم بهێنن، بەرهەمی کوردستان خواسی زۆر زیاتری لەسەر لە هەموو بەرهەمانێکە لە دەرەوەی وڵاتەوە هاوردە دەکرێن. نزیکەی 8,000 چەکداری هێزە عێراقیەکان لە ماوەی 6 مانگی ڕابردوو لە مووسڵ کوژراون. سەرچاوەکانی هەواڵڕایان گەیاند لە تشرینی یەکەمی ساڵی ڕابردووەوە تا ئێستا حکومەت 1970 چەکداری هێزە سەربازیەکانی عێراق لە پرۆسەی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ کوژراون. سەرچاوەکە ئاشکرای کردووە پۆلیسی فیدراڵی عێراق پشکی شێری قوربانیەکانی بەرکەوتووە. دوای ئەویش هەر یەکە لە فیرقەی نۆی سوپای عێراق و هێزەکانی دژە تیرۆر زۆرترین قوربانیان داوە. هەواڵە سیاسیەکانتان پێشکەش کرا پاشکەمێکی تر هەواڵە ئابوووریەکانی هەفتەتان پێشکەشەکەم. هەواڵە ئابوووریەکانی هەفتە سەرتاش لە هەواڵێکی جیهانی و دەست پێکەین. سندوقی دراوی نێودەوڵەتی ئاستی پێشبینیەکانی بۆ گەشەی ئابووری جیهان بەرز کردەوە بە پێیوتەی بەڕێوەبەرەکەشی ئازۆکی گەشت لە بەردەم ئابووری جیهاندایە. بە پەیامارەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی ئاستی گەشەی ئابووری جیهان بۆ ساڵی 2007 دەگاتە لە سەدا 3.5 لە کاتێکدا پێشبینیەکانی سندوقەکە مانگی ڕابردوو کەمتر بووە واتە لە سەدا 3.4 بووە. هەر بە پێی ئامارەکانی سندوقی دراوی نێودەوڵەتی پێشبینیەکانی گەشەی ئابووری جیهان بۆ ساڵی 2010 وەک خۆی ماوەتەوە و کە لە سەدا 3.6 بەڕێوەری سندوقی دراوی نێودەوڵەتی کریستین لاجارد لە پێشکی راپۆرتەکەی ئاسۆی ئابووری جیهان گەشتبینی خۆی پیشانداوە لەبارەی گەشەی ئابووری جیهانەوە ئەوەی وتووە سەرباری ڕێگری ئاستەنگەکانی بەردەم ئابووری جیهانی بەڵام ئاسۆیکی ڕوون دەبینرێت لە بەردەم گەشەی ئابووری جیهان. بەهۆی بوونی گومان لە جێبەجێکردنی ڕێکەوتنی ئۆپیک کۆتا دانیشتنی هەفتەی ڕابردوو نرخی نەوت لە بازاڕەکانی جیهان لە سەدا 2 بەهای لەدەستدا. بە گوێرەی نیشانداری بازاڕەدارەکانی جیهان کۆتا دانیشتنی بازاڕەدارەکانی نرخی نەوت لە سەدا 2 بەهای لەدەستداوە بە جۆرێک خاوی برێند گەیشتە 51 دلار و 76 سنت. هاوکان خاوی خۆراوای تەکساسیش گەیشتە خوار 50 دلار کە دەکاتە لە سەدا 2.6 کەمتر لە بەهای خۆی. هەر بە گوێرەی نیشاندەری بازاڕدارەکان ئەم دابەزینە لە نرخی نەوت خراپترین نرخی هەفتەیە لە ماوەی
زیاتر لە مانگێکدا بە جۆرێک لە کۆتایی مانگی ئازاری ڕابردوو تا ئێستا نرخی نەوت لە 6.5 باکەی لەدەستداوە. نرخی نەوت هەفتەی ڕابردوو لەژێر کاریگەری ئەو گومانانەدا دابەزین بەخۆیەوە بینی کە دروست بووە لە نێوان ئەندامانی ڕێکخراوی ئۆپیک و چەند وڵاتێکی دەرەوەی ڕێکخراوەکە بۆ درێژکردنەوەی ڕێکەوتنی ئۆپیک کە ماوەیەک هاوسەنگی بۆ بازاڕی نەوت دروست کردووە. سامسۆنگی کۆری بەرهەمی گەلاکسی S8 لە بنکە سەرەکیەکانی خستە بەردەستی کڕیاران، ئەوەش پاش شکستی گەورە هات لە خستنە ڕووی گەلاکسی نۆتی 7 ساڵی ڕابردوو. کۆمپانیای سامسۆنگ بەرەمی گەلاکسی S8 لە ڕۆژی هەینیەوە لە کۆگاکانی ئەمریکا و کەنەدا خستوەتە بازاڕە وا بڕێرە لە ماوەی چەند ڕۆژی داهاتووشدا ئەم بەرەمە لە 50 وڵاتی دیکە بەردەست بخرێت. هاوکات بەپێی نیشاندەری بازاڕە داراییەکان کۆمپانیای سامسۆنگ بۆی خستنە ڕووی گەلاکسی S8 توانیوێتی قازانجێکی زیاتر بەدەستبێنێ لە بازاڕەکانی موبایل کە مەزەندە دەکرێت بە زیاتر لە 8 ملیار یۆرۆ لە ماوەی چارەکی یەکەمی ئەم ساڵدا. ئەوەش بە دووەم گەورەترین قازانجی ئەو کۆمپانیایە هەژمار دەکرێت لە مێژووی سامسۆنگدا. هاوکاتی گیان لە هەرێمی کوردستانیش کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل و ئەلکترۆنیا توانی وەشانی نوێی گالاکسی 4 ڕۆژ پێش وا دەیخوی واتە لە حەڤەی مانگەوە بخاتە بەردەستی هەوادارانی. بەپێی وتەی کۆمپانیەکەش لە کوردستان هەوادارێکی زۆری گالاکسی هەیە، واتە خوازیاری کڕینی ئەو بەرهەمان. وەزارەتی کشتوکاڵی عێراق داوای هاوکاری لە وڵاتانی ناوچەکە کرد بۆ قەڵاچۆکردنی نەخۆشیەکانی دارخورما و دووپاتیشی کردەوە کە عێراق توانیوێتی لە ساڵی ڕابردوودا نەخۆشیەکانی دارخورما لەناو ببات. بریکاری وەزارەتی کشتوکاڵی عێراق مەهدی زەمەت ڕایگەیاند عێراق لە نەخۆشیە کوشندەکانی دارخورما خاڵی بووە کە بەهۆی هێرشی مۆرانەی دارخورماوە تووشی بوون. ئەوەش دوای ئەوەی ساڵی ڕابردوو تووشی ناوبراو ڕاشیگەیان تا ئێستا یەک حاڵەتی نەخۆشی کوشندەی دارخورما ئاشکرا بووە کە ئەویش لە پارێزگای بەسرە بووە کە بۆیەوە باخێکی دارخورما سووتێنراوە. برێکاری وەزارەتی کشتوکاڵی عێراق ئاماژەی بەهۆژدا کە ژمارەیەک کۆبوونەوە و وەرکشۆپ لە نێوان عێراق و وڵاتانی دراوسێ وەک سعودیە و کوێیت و ئێران ساز کراوە بۆ قەڵاچۆکردنی ئەو نەخۆشیانەی کە تووشی دارخورما دەبن لە عێراق خاوەنی 16 ملیۆن دارخورمایە کە تەنها 10 ملیۆنیان خورما بەرەم دەهێنن. لە کوردستانەوە هەفتەی ڕابردوو نرخی شتومەکی بەکاربردن لە هەرێمی کوردستان بە شێوەیەکی بەرچاو بەرز بوویەوە و ئەوەش لە کاتێکدا ڕێژەی هەڵاوسانی نرخ لە ئاستێکی بەرزدایە. سۆران غەفور لیژنەی چاودێری بازرگانی لە قایمقامێتی سلێمانی ئەوەی ڕاگەیان نرخەکان بە شێوەیەکی گشتی بەرز بووەتەوە، بەڵام برنج زۆرترین بەرزبوونەوەی تۆمار کردووە و ئەوە ژاوکاتە لەگەڵەوەی نرخی سەوزە وەکو تەماتە لە بەرزبوونەوەدان. ئەم بەرزبوونەوەی لە کاتێکدایە بەپێی ئاماری دەستەی ئاماری هەرێمی کوردستان کە تایبەتە بە ژمارەی پێوانەی نرخەکانی بەکاربەری لە هەرێمی کوردستان ئاستی هەڵئاوسان لە مانگەکانی شوبات و کانیوی دووەم گەیشتووەتە لە سەدا 96.7 داوکات لەسەر ئاستی ساڵانەش هەمان ڕێژەیە بەپێی ئامارکە بەرزترین ئاسی هەڵئاوسان لە پارێزگای دۆکە کە دەکاتە لە سەدا 99.3 پاشان سلێمانی و کەمترین ئاسی هەڵئاوسانیش لە هەولێرە. ئەمە هەواڵە گرنگەکانی هەفتەی ڕابردوو بوو کە لە جیهان و لە عێراق و لە هەرێمی کوردستانیش بایەخێکی زۆریان لەلایەن میدیاکانەوە پێدراوە. دواترە چینە سەر تەوەرەی جیاواز لە هەواڵ.
تەوەری هەفتەم جارە تایبەتمان کردو بە تاوەرە هەورپڕەکانی وڵاتانی عەرەبی بەتایبەتی وڵاتانی کەندا و بۆ کەمتر لە 4 ساڵی داتواتە تا 2020 کۆمەڵێک تاوەری هەوربڕ لە وڵاتانی عەرەبی بەتایبەت لە وڵاتانی کەندا و دروستەکرێت کە ئەمانە دەبنە ڕوانگەی نوێی ئابووری وڵاتانی کەندا و بۆ ساڵی 2020 کە چەندین پێشبینی لە وڵاتانی بۆ ئابووری وڵاتانی کەندا و لە ئارایە ئەویش یەکەمیان ئەوەیە کە وڵاتانی کەندا و دەردەچن لە ژێر کاریگەری نرخی نەوت و دەبنە وڵاتێکی گەشتیاری واتە ڕێژێکی زۆری داهاتی گەشتیاریان ڕێژێکی زۆری داهاتیان لە گەشتیاریەوە دەسەکەوێت. ئێمە بە ئینفۆگرافیک کۆمەڵی ئینفۆگرافیکمان بۆ ئامادەکردوون لەسەر ئەو تاوەرانە گرنگترینیان بۆ ئێوە باسەکەین. سەرەتا چینە سەر سعودیە بۆ ساڵی 2020 بورجی جەدە تەواوەکە تێچووی ئەم بورجە ملیارێک و 200 ملیۆن دلار درێژەکەی 1000 متر ڕوبەرەکەی 245,000 متری چوارگۆشەیە. ئەم بورجە پێک هاتەکەی واتە بۆ نووسنگە و ئوتێل دروست کراوە ساڵی تەوابوونی 2020. ئیمارات بە وڵاتی بورجە گەورەکان ناسراوە. درێژی بورجی دوبەیوەن بۆ ساڵی 2020 یەکێکە بێت لە بورجە زۆر گرنگەکان. درێژی بورجەکە 711,000 مترە ڕوبەرەکەی 25,000 متری چوارگۆشەیە. پێگاتەکەی بۆ نیشتەجێبوونە واتە 6,000 کەس لەم بورجەیە ئەتوانن بژین واتە شوێنی نیشتەجێبوونە. ساڵی تەوابوونی ئەویش بە هەمان شێوە ساڵی 2020 بێت. بەڵێ ئیمارات بە هەمان شێوە ئەلبورج واتە یەکێکتر لە بورجەکانی ناوی ئەلبورجە تێچووی ئەم بورجە ملیارێک و 500 ملیۆن دلار بێ. درێژەکەی زیاتر لە 828 مترە بێ. پێگاتی بورجەکە بۆ ئوتێل و چێشخانە بێ. ساڵی تەوابوونەکەی ئەویش هەر 2020. بەڵێ هەر لە ئیمارات ICDC بڕۆکفێلد بلیس ئەمە یەکێکە لە بورجە زۆر سەرنجڕاکێشەکان کە لە ئیمارات دروستەکرێت. تێچووەکەی ملیارێک و 500 ملیۆن دلارە. درێژەکەی 53 واتە 53 پێک دێت. ڕوبەرەکەی ملیۆنێک و 500 متر چوارگۆشەیە. پێگاتەکەی بۆ ئوتێل و چێشخانێ. ساڵی تەوابوونی 2008 دیارە ئیمارات وڵاتێکی گەشتیاری بۆی زۆرترین بایەخ بە ئوتێل و شوێنە گەشتیاری و واتە چێشخانە ئەدات بۆەوەی سەرنجی زیاتری گەشتیاران بۆ خۆی ڕابکێشێت. مەغریب بورجی ئەنور دروستەکە. تێچووی ئەم بورجە ملیارێک و 500 ملیۆن دلارە. درێژێکی 540 مترە. پێگاتەکەی بازاڕ و شوێنی نیشتەجێبوون واتە بۆ بازار و شوێنی نیشتەجێبوون دروستەکرێت. ساڵی تەوابوونی 2010 واتە 2 ساڵ پێش وادەی خۆی ئەم بورجە بورجی نور لە مەغریب تەواو بێت. بەڵێ سعودیە دەستەی بازاڕی دارایی دروستەکە بۆ ساڵی 2020. درێژی بورجی دەستەی بازاڕی دارایی سعودی 285 مترە. پێگاتەکەی واتە بۆ بازاڕی دارایی بێت. ساڵی تەوابوونی ئەویش بە هەمان شێوە 2020. ئەمە و کۆمەڵە بورجە گرنگە بوون کە لە وڵاتانی کەندا بۆ ساڵی 2020 دروستەکرێن. ئەمە بڕگەی جیاواز لە هەواڵ بوو. پاشان دێنە سەر بڕگەی تەوەرەی ئەم جارەمان. تەوەری ئەم جارمان تایبەت کردو بە کەرتی کوشتوکاڵ. کەرتی کوشتوکاڵی هەرێمی کوردستان بەرەو گەشانەوەی زیاتر چووە. ئەوەش سەرباری قەیرانی دارایی و کەمی بودجەی ئەم وەزارەتە هاوکات پێشبینیەکرێت ساڵی 2017 ساڵی گەشانەوەی کەرتی کوشتوکاڵ بێ. من میوانداری زۆر بەڕێز عەبدوستار مەجید وەزیری کوشتوکاڵ و ئاودێری حکوومەتی هەرێمی کوردستانم کردو. ئەمڕۆ کۆمەڵی پرسی گرنگ سەبارەت بە کوشتوکاڵ و ئایندەی کوشتوکاڵ لێرە باسەکەین. زۆر بەخێربەی کاک عەبدوستار بۆ ستۆدیۆی ژۆرخان. پێم خۆشە پێشەوەی بڕۆمە خزمەتی بەڕستان کۆمەڵە ئینفۆگرافیکم هەیە ئەوانە پێکەوە ئەبینین پاشان قسە لەسەر تەوەرەکەکەین. بەڵێ زۆر موفەقبی. بەڵێ ئەگەر ئینفۆگرافیکەکانمان ئامادە بێت زۆر باشە. ئەمە ئەم ڕێژانە بەپێی دەستەی ئاماری هەرێمی کوردستان ساڵی 2018 ئەنجام دراوە. ڕێژەی گەشی ڕوبەری شیاوی کوشتوکاڵی بۆ چاندن لە هەرێمی کوردستان بە دۆنم 6,619
1990 دۆنمە ڕوبەری دارستانەکان سروشتی و دەست کرد واتە باردووکەوە لە هەرێمی کوردستان تا ساڵی 2014 4,292,306 دۆنم بووە ڕوبەری ڕەز و باغ لە هەرێمی کوردستان ئەویش هەر بە دۆنم 229,307 دۆنم بووە ڕوبەری پاوان سروشتی و دەست کرد لە هەرێمی کوردستان 4,892,779 دۆنم بووە ڕوبەری چانراوی گەنم لە هەرێمی کوردستان تا ساڵی 2015 3,281,048 دۆنم بووە بەرهەمی گەنم لە هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بەرهەمێکی گەنمی باشی هەیە تا ساڵی 2015 1,970,427 تۆن بووە ڕوبەری چانراو بەروبوومی هاوینە لە 19 بابەتی چاندراو لە هەرێمی کوردستانە بە دۆنم 245,600 تا ساڵی 2013 245,604 دۆنم بووە. برنج لە هەرێمی کوردستانە 8,881,000 دۆنم بووە بەرهەمی برنج لە هەرێمی کوردستانە بەتۆن ئەوە بە دۆنم واتە ڕوبەری چانرا بوو بەڵام بەرهەمی برنج بە تۆن 7,244 تۆن بووە ڕوبەری جوتیاران ژمارەی جوتیاران بۆ چاندنی بەروبوومی بۆ چاندنی بەروبوومی زستانە لە هەرێمی کوردستان تا ساڵی 2013 71,176 جوتیار بووە ژمارە جوتیاران بۆ چاندنی بەروبوومی هاوینە لە هەرێمی کوردستان بۆ تا ساڵی 2013 23,160 جوتیار بووە پرۆژەی سامانی ئاژەڵی لە هەرێمی کوردستان واتە 163 پرۆژەی سامانی ئاژەڵی لە هەرێمی کوردستانە هەیە پرۆژەی پەلەوەری ئەوانەی گۆشتیان لێ بەرهەمێت 1165 پرۆژەیە پرۆژەی سامانی گشتی پرۆژەی سامانی گشتی لە تا ساڵی 2014 340 پرۆژەمان هەیە وهاوکات ژمارەی ئامێرەکانی کوشت و کاڵی واتە تراکتۆر بەتەنها 16,529 تراکتۆرمان هەیە بەڕێز کاپتار زۆر بەخێر بێ ئەمە کۆمەڵێک ئامار بوون تا ساڵی 2014 دڵنیام تا چارەکی یەکەمی 2017 ئەم ئامارانە زۆر زیاتریان کردووە پێم خۆشە پێشبینی تۆ بۆ 2017 چییە؟ بۆ کردی کوشت و کاڵی بەناوی خوای بەخشندە میهرەبان خۆشحاڵم بە دیدارتان و لە ڕێگەی ئێوەشەوە بە دیداری بینەرە بەڕێز و خۆشەویستەکان و من دەمەوێت لێرەشەوە بەڕاستی ساڵیادی 1990مین ساڵی دامەزاندن و دەرکردنی یەکەم ڕۆژنامەی کوردستان لەلایەن بەدرخان و بنەماڵی بەدرخانیەکانەوە لە هەموو لایەک بە تایبەتی ڕۆژنامە نووسار و میدیاکاران پیرۆز بکەم. سەبارەت بە کەرتی کشت و کاڵ بێگومان 2000 ئەو ئامارانە بەشی زۆری 2014 و هەندێکشی 2015 بوو گۆڕانی زۆریان بەسەر داهاتووە و کەرتی کشت و کاڵ لە 2014 بە تایبەتی 2015 و 2016 دەتوانم بڵێم لە زۆر ڕۆ گەشەی باشی کردووە بۆ نمونە ئەگەر باسی گەنم بکەین لە 2014 تەنها بڕی 844,000 تەن گەنم هەبوو لە هەرێمی کوردستان 2015 زیادی کرد و 2016 زیاتری کرد کە دیار 2015 تەنها 1,079,000 تەن بووە بەڵام 2016 1,600,000 تەن گەنمی تێپەڕاند لە هەرێمی کوردستان بەرهەمەکانی کەش بە هەمان شێوە لە هەموو ڕۆکان و بەڕاستی لە بەرهەمی پەتاتە و لە سەوزەکان و لە میوەکان لە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان لە زۆربەی هەرە زۆری زیادی کردووە و هێندێکیان نەبێ ئێمە کەمی کردووە تەبان ئەویش هۆکارەکەی بەشێکی بۆ دەگەڕ تێمە پێمان گوتون بەڕاستی پێندێ بەرهەم کەم بکەنەوە چونکە زۆر دەکرا بەسەر جوتیارەکاندا دەماوێت ئێستاش ئەمە ئەو کێشەیار هەیە کەمە ئێستا لەمە دووە وەرزی بەرهەمە خۆماڵەکان دەست پێ دەکاتەوە تەوقعاتە بۆ 2017 چی ینی 2017 بەنیازیشین پرۆژەتان چیە کارتان چیە چالاکیتان چییە و گرنگترین ئەو شتانی کە بە تەمان ینی بیکەن چیە لە 2017 پێشبینی ئێمە بە 2017 ئەوەیە کە
بەرهەمی کشت و کاڵی بە بەراورد لەگەڵ ساڵی 2016 زۆر زیاتر دەکات چونکە ئەو ئەمارانێکە لای ئێمەن جوتیارێکی زیاتر لە ساڵان گەڕاوەتەوە سەر پیشە کشت و کاڵ ئەمەش دیاربوو و هۆکار دەگەڕێتەوە هۆکاری یەکەم پێم وایە بۆ ئەو دەگەڕێتەوە کە وەزارەتی کشت و کاڵ وەک دامەزراوەیەک مؤسسەیەک بەرگری لە جوتیارەکانی خۆی کردووە و ئەو سیستەمانەی پێڕەو کردووە کە لە قازانجی بەرهەمی خۆماڵی بە تایبەتی سیستەمی باز سیستەمی ڕسومات لەسەر بەرهەمی هاودە لە کاتی پێگەشتنی بەرهەمی خۆماڵی و ئەم قەیرانی دارایش کاریگەری هەبووە کە خەڵک بگرێتەوە لای کشت و کاڵ خۆی دیاران زیادی کردووە بە شێوکی گشتی ڕێژەی جوتیاران ئەوەی کە لای ئێمە تەمان ئەو ئامارانە بەڕاستی دقیق نین بەڵام ئەوی کە لای ئێمە تا 2016 لە پێش 2016 یا پێش 2014 ئەوەی کە لای ئێمە بووە تەنها نزیکەی 14 لە خەڵکی کوردستان بە کشت و کاڵەوە سەرقاڵ بوو کشت و کاڵی کردووە بەڵام بۆ 2016 ئەو ئامارانێکە لای ئێمەن کەم پێم وایە لەوە زیاترە بەپێی ئەو پەیوەندیانێکە بەمنەوە کراوە هەمیشە و لە نزیکەوە لە ناو کێڵگەم و ئاگاداری منی جوتیار و کشت و کاڵم کە گەیشت بێتە 120 ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان خەریکی کشت و کاڵکردنە تەمان ئەم ڕێژەی ئێستاش کەمە بە بەراورد لەگەڵ ئەوەی کە ئامارێک هەیە کە حکوومەتی عراقی ساڵی 1965 سەرژمێرێکی کردووە ئامارێکی بڵاو کردێتەوە کە ئەو کاتە 167 هەرێمی کوردستان کە و پێگوتووە شیمالی کوردستان بە کشت و کاڵەوە سەرقاڵ بووە لەو سەردەمی بووە کە هەرێمی کوردستان کە وەکو وڵاتێکی کشت و کاڵی ینی گرنگی پێدراوە نەک هەر ینی سەبەتەی ئامادەکاری سەبەتەی خۆراک بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراق بەڵکو ئامادەکار و ئامادەسازی سەبەتەی خۆراک بووە ینی خۆراکی پێویست بە هاوڵاتیان بۆ دەروی عراقیش بۆ وڵاتانی دەوروبەری خۆش بەڵام ئێستا ڕێژەکە چەند ئێستا بەداخۆکە عەرزم کردی کە ئێستا تۆزێک بەرز بۆتەوە 2 ساڵە بەڵام بەپێی ئامارەکان کە فەرمینین وەکو باسم کرد بەڵام بەلای منەوە زیاتریشە بەپێی خوێندنەوەی خۆم کە زۆر کەسەیە مەسن زۆر ینی سەدەها کەس هەیە هاتووە زەوی کشت و کاڵی بەدەستەوە بۆ ینی چاچی کردووە ئێمە گرێک بەسمان بۆ کردووە ینی لە چەند هەزار کەس تێی پەڕاندووە منە چەندەها کەس هاتووە لە هاوڵاتیان کە داوای ڕێخۆشکردن و داوای هاوکاری کردووە کە بۆ چون ناو زەوی کشت و کاڵەکەی خۆی وە چەند لە قایمقام و مدینەحی بەڕێزەکان داوای ئامێرەکانیان کردووە کە ئێمە هاوکاریان بکەین بۆی کە ڕێگا خۆش بکرێت بۆ ئەو شوێنانەی کە تۆزێک ئاسن بۆ کشت و کاڵ سەرکەوتوو من کاک ئەفستار ئێستا زۆر باسی ینی دانانی باجەکری ئەم دانانی باجە چۆنچۆنیە و لە 15 دیسانەوە باشتان داناوە ئێستا چۆتە بواری جێبەجێکردنەوە پێم خۆشە تەوزیحێک لەسەر سیستەمی باج لە وەزارەتی کشت و کاڵ بدەیت خۆی سیستەمی باج واتە سیستەمی ینی بەشێکە لە پێڕەوکردنی سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی ئێمە لە 2014 دەستمان پێ کردووە لە کۆتایی 2014 ئێمە ئەوە 2 ساڵە ئەم سیستەمە کاری پێ دەکەین ئەویش دانانی ڕسوماتە بە ڕێژەیەکی زۆرنا لەسەر بەرهەمی هاوردە لە کاتی پێگەیشتنی بەرهەمەکانی خۆمان بە شێوەیە کە هەمیشە هەوڵماندا هاوسەنجی بپارێزین لە نێوان ئەوە کە بەرهەمی جوتیاری خۆمان بفرۆشرێ و لەسەر هاوڵاتیش گران نەکەوێ و وڵاتانی دەوروبەریشمان وڵاتانی تر کوردستان نەکەن بە گۆڕەپانێک بۆ ساختنەوەی بەرهەمەکانی خۆیان و کوردستان وای لێ بێت جوتیارەکانی خەڵکەکەی کشت و کاڵ نەکات لە بەرەوەی کە ئەوان بازار و گۆڕەپانی ئێمە بۆ ساختن بەرهەمەکان ئیستیغلال بکەن ئێمە لەو ڕۆ بەڕاستی هاوسەنگیمان پاراستووە هەر کاتێک بەرهەمی خۆماڵی کەمی کرد بێ بەشی هاوڵاتیانی نەکرد بێ ئێمە دەرگامان کردێتەوە و ڕسوماتمان نابردووە هەر کاتێک بەرهەمی خۆماڵی خۆمان زۆر بوو بێ کە وا بوو بێ کە ساغ نەبوو بێتەوە ئێمە بازمان یا زیاد کردووە یا ڕێگریمان لە بەرهەمی هاوردە کردووە بەس دیسان بەو مەرجەکە لەسەر هاوڵاتیان گران نەکەوێ و لە هەمان کاتدا بەرهەمی خۆماڵیش کوالەتی بەرز بێ باش بێ مثلا تەندروست بێ پاک بێ چونکە من حەقەتەن لێرە شەو دیسانەکە ئەم داوا لە جوتیارەکانی خۆمان دەکەم بەڵێ ئەرکی ئێمەیە کە سیستەمی پاراستنی بەرهەمی خۆماڵی پێڕەو بکەین
و بەرگریان لێ بکەین بەڵام ئەرکی ئەوانیشە خواردنێکی باش بەرهەمێکی باش تەندروست پاک پێشکەش بە کۆمەلگا بکەن هەر کاتێک بەرهەمەکانیان خراپ بێ گلەیی لێ ئەمە نەکەن لە خۆیان بکەن زۆر باشە جوتیاران تا چەند سوودمەند لەم سیستەمی باجە بێگومان سوودمەند بوونەوە پێم خۆشە بەسەر لە جوتیارەکانی خۆمان بکرێ وەکو باسم لە پازەی چوار باز دەست پێ دەکات بە تایبەتی خانوو پلاستیکی کە ئێستا کۆمەڵێک بەرهەم لە خۆ دەگرێت لە مودادێتە بازارەکان کە بەرهەمێکی باشە بەرهەمێکی تەندروستە بەرهەمێکی پاکە ئێمە نزیکەوە چاودێری دەکەین دەتوان لە خۆیان پرسن دیارە کە 2-3 ساڵە جوتیارەکانی ئێمە بەگشتی دەڵم تەبان من ناڵێم لێرە و لەوێ جوتیارمان نییە زەرەری کردوێ نا ئەوە مستحیلە تەبان 250,000 جوتیارت هەبێ ڕەنگە 10,000 زەرەر بکە ینی ئەوە بازار خۆ کەس ناتوانێت گرنتی بدا کە بڵێ کاکە تو کشت و کاڵ بکە ئەم زۆرەی بکە هەمووتان قازانجە ئێستا خانی پلاستیکی ئەوە خۆیان ڕەنگە ئێندەشیان ئێستا گویان لێبێ ینی 10,000 خانی پلاستیکی لە هەرێمی کوردستان ینی بۆ 12,000-13,000 تێی پەڕاندووە ئێمە لە ڕێگەی کۆمەڵی خانی پلاستیکیەکانیش پێمان ڕاگەاندن کاکە ئەم ساڵ هەموو بەیەکەوە خیار مەکەن هەموو بەیەکەوە یەک زۆر سەوزەیەک زۆر سەوزە مەکەن چونکە ئەمە بە یەک زار پێ دەگە و بە یەک زار دێتە بازار بێگومان ینی سیستەمی ئابووری ئەوەیە کاکە وریاجان ئەم سیستەمی ئابووری هەمومان زۆر دەیزانین مەبدەیەکە ئاسان و سادەیە کە بەڕاستی نرخ پەیوەندی بەچەوە هەیە بەشێک لەنا دووسێ مەبدەئە بەڵام مەبدە سادەکەیان کە هەموو خەڵک پێویستە بیزانێ ئەوەیە کە پەیوەندی بە عەرز و تەلەبەوە هەیە خستنە ڕوو و خواست و خستنە ڕوو خستنە ڕوو زۆر بێ خواست کەم دەبێ نرخی دادەبەزێ خستنە ڕوو کەم بێ خواست زیاد دەکات نرخی سەر دەکەوێت بەڵام ئێستا ینی ببوورە قسەکەش بێ بڕی بەڵام ئێستا ینی لە بازار قسێکی زۆر شایع هەیە ئەو ترێ بۆ نمونە کاپستار لە پێناو جوتیارانە لە پێناو قازانجی جوتیارانە زەرەری بە عامی خەڵک بوون و نەگەیاندووە بە جۆرێک ئێستا ڕێژەی ینی تەماتە ینی بەراورد دەکرێت بە مریشک ینی ئێستا بوون نرخی تەماتە زۆر بەرزترە لە نرخی کیلۆیەک مریشک ئەخر بینی من چیم کردو وای لات تەماتە بەرز بووتەوە بەهۆی ئەوەی باشتان داناوە لەسەر بەرهەمی کشت و کاڵی بازمە خۆ ئێستا باز کە ئێستا کارە نەکراوە بۆچی بە دەستان نەکردو بۆی بۆ نمونە با وەسمێ هێندێک خەڵک هەیە بەداخەوە یا تفەنگ بە تاریکیەوە دەنێ یا ینی شتێک لە دڵیدا هەیە شتی لە دڵا نازانێت چۆنی هەر ڕێژیانی چۆنی ئەوە بکە خۆی ئێمە سیستەمی باز لەکەوە دەست پێ دەکەێت لە پازەی چوار بۆچی بۆ بە تایبەتی خەیار کولەکە ئەوەی کە لە بن خانی پلاستیکی خۆمە پێدەگا تەماتی تێدا نییە جارێ وەرزی پێگەشتی تەماتی خۆماڵی ماوە بازمەندانە ناوە بەزم بە دوواداچونم کردووە بۆ کە هەموو لا بیزانن لە تورکیا تەماتە گران بووە لە ئێران گران بووە لە ئوردن گران بووە لە وڵاتی ئێمەش گران دەبێت بێگومان چکە ئێمە تەماتی خۆماڵیمان نیە ئەو یەشێکە لەو بابەتەنێک ئێمە زۆر هەمیشە جەخت دەکەم دەڵم کاکە بە ئێمەشتی خۆماڵی خۆمانمان هەبێ کە زۆر زار باسی دەوڵەتی کوردی باسی ڕێفراندۆم دەکرێت باسی سەربەخۆیی دەکرێت کاکە چیت کردو بۆ وڵاتی خۆت بۆ هاوڵاتی خۆت ئەگەر 4 ڕۆژ ئاواشت گران بوو سنوور لێگیرا ئەتوو بای ئەوەی کە میلەتی خۆت بژێنی لەسەر پێی خۆت بوەستی بێمنەتبی لە بڕیارێکی ئاوا گەورە خۆراکی سەرەکی دابین کردو کە بێدەوێت ئاسایشی خۆراک بۆ هاوڵەتانی خۆت ئای پێویست دابین کرا بۆ خواردنەوە بۆ پیشەسازی بۆ کشت و کاڵ بۆ گەشت و گوزار ئایا بڕی پێویست دابین کراوە یعنی ئەمانە هەمووی زامن کراوە دابین کراوە بەرحاڵ ئێمە ئەوەیە کە داکۆش دەکەم کاکە بەیان خاوەن بەرهەمی خۆماڵی بین ئەندازەیەک ڕەنگە جاروێ بە ناسایی لەسەر هاوڵەتی گرام بکەوێت لەسەر باز بەس ئەگەر ئەم بازدانەی کاکەی وریاجان بەزناب دڵا دەگەین لە ڕێگەی زنابشن بە هەموو هاوڵاتیان ئەگە بڕە بازێک ئێستا دانراوە نەبێ دڵنیا بەتەمان خاوەن یەک بەرهەمی خۆماڵی نابێت چونکە هەرچی ئەو بەرهەمەی کە دەبین لە هەرێمی کوردستان هەموو وڵاتانی دەروبەرمان دەبێت ئەو کاتەی بە ئارەزوی خۆیان یاری بە بازارەکانی ئێمە دەکەن و کاریگەریشی هەیە بۆ بڕیاری سیاسیش کە ینی دەکرێت بڕیاری سیاسی بەسەدا فەرزکا و سیاسەتی خۆی بەسە ناوچەکەدا فەرزکا ئێمە نەبازمانداناوێ سەر بەسەر تەماتە تەمەن کە گران بووە و کارەکەوەی کە لە وڵاتانەش کەمی کردووە بەڵام هەموو لا دڵنیا دەکەمەوە ئێستا نرخەکەی تۆزی فەرقی کردووە چەند ڕۆژێکی تر تەبەن تەماتەی خۆماڵی لە پارێزەکانی ناوەڕاست و خواروی عێراق پێدەگا ئی خۆشمان زۆر نەماوە پێ بگا هێندێکی لە هێندە ناوچە بێگوونە کاتەی تەماتە هەرزان دەبێت بەڵام ئێستا خەڵک مەترسی هەیە بۆ نمونە لەگەڵ خستنەسەری هەر بەرە پێگەشتنی هەر بەرەمگای و باشان قسەسەر ئاستی هەڵ ئاوسان لە نرخی ئەم بەرەمایە زۆر زیاتر بێ
ئێوە ینی بە دووەدەچوونەکەن بۆ ئەو شتانی کە ینی ئەم نرخانە لە ئاستێکا بۆ سریا لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانە پەیوەندی ئەکەن بۆی ئەم نرخانە لە ئاستێکی ینی ئەوەیە بۆستێکە لە ئاستی توانای خەرجی وڵاتیانە بێت. کاگوێرە ئێمە هەمیشە پەیوەندیشی تۆڵمان هەیە لەگە عەلوەکان ئەوان پەیوەندی دەکەن ئێمە پەیوەندیان پێوە دەکەین ئاگاداری نرخی هەموو ئەو بەرهەمانەی کە بەتایبەتی پەیوەندی بە وەزارەتەکەی ئێمەوە هەیە ئاگادارین هەر کاتێک هەر بەرهەمێک زیاد لە پێویست نرخی بەرز بێتەوە و لەسەر هاوڵاتیان گران بۆستی ئێمە بازار دەبین واگەر ڕێگریمان کرد ڕێگا دەکەینەوە ئەوە بە هەموو لە دڵنیا بن بەڵام دیسان دێڵێمەوە هەر بەرهەمێکی کشت و کاڵی خۆراکێک کە هاوڵاتی پێویستی پێەتی لەم هەرێمی کوردستان نەمان بێ لە کۆتاییدا نرخەکە هەر بەرز دەبێتەوە چونکە بەدەست ئێمە نییە بەدەست ئەو وڵاتانەیە کە هەناڕێ دەکەن بەسەنی پێدەفرۆشتن ناساری بیکڕی و هاوڵاتیش ناسار دەبێ هەندێک بەرهەمی سەرەکی هەیە فەرمی خاوەنی پەتاتەی مەبە پەتاتە ینی ئەندازەیەک هەرزان چکە زۆر لە پێداویستمان زیاتر هەیە خاوەنی پەتاتە مەبە خاوەنی بۆ نمونە مریشکی خۆماڵی مەبە خاوەنی تەماتە و خیار و کوولەکە و بەرهەمەکانی کە مەبە لە کاتی خۆی کە پێدەگا بزان داخۆڵاتەن بەسەند پێدەفرۆشن. زۆر باش کاپ سارەست دەکرێت زۆر ینی کاتێک بۆ باسی سیستەمی باجەگرێ یا باشتن سەر دەکرێت ینی هەندێک کەس ینی جۆر لە جۆرەکان ئەکەونە تانەدان لەمە لە کاتێک ئەموکو خۆت باس کرد یان شتێکی باشە تەنانەت بۆ نمونە قسە لەسەر وڵاتان زۆر نیگەران لەم سیستەمی باجەی کە ئێوە داتانێ ناوە لە وەزارەتی کشت و کاڵا ئەمانە کێن ینی بۆ نمونە ژاتی وەزارەتی کشت و کاڵەکان کاگوورە وڵاتان بۆ نیگەرانن خۆ هەر ئەوە وەڵامێکە بۆ ئەوانە بەس وڵاتان بۆ نیگەران کە بازمان سیستەمی بازمان پەیڕۆ کردووە لەبەرەوەی کە یەک وردە وردە ئەم وڵاتە ئەم خەڵکە دەبێتە خاوەنی بەرهەمی خۆماڵی خۆی پێویستی بە هاوردە نابێت کاچی خۆم دوو ئەو پارەی کە ئەوان دێن لە هەرمی کوردستان دەیبەن بۆ دەرەوە ئەمە وەک زاران نامێنێ دەزانی با یەک نمێ ببێنمەوە دەزانی بە پێ راپۆرتێکی دەقیق 2014 دەزانی چەند پارەی هەرمی کوردستان بەس هەرمی کوردستان بۆ شیر و بەرهەمەکانیشی چۆتە دەرەوەی هەرمی کوردستان 1 ملیار و 200 میلیۆن دلار ئەی کاکە ئەم وڵاتانە پێی ناخۆش ئەم 1 ملیار و 200 میلیۆن دلاری دەست بدات بودجەی ساڵنەوەی هەرێمی کوردستان پێی پێی ناخۆش کاچکم دێ ئەمن ڕازی بم قبول کەم کە ینی ئەم پارەی هاوڵاتی فەقیر و هەژاری هەرمی کوردستان کە بەس زەحمەتێک دەستی دەکەوێ ببسێ بۆ دەرەوە دێ ئەمە پێی خۆش نێت تەبان وە لە هەما کادا هەر وڵاتێک ینی بەڕاستی حەز دەکا هەوڵ دەدا بەرگری لە بەرهەمی خۆی دەکات لە جوتیاری خۆی دەکە کە بەرهەمەکانی ساغ کاتەوە ئەمەزیشکیانە تەبان بەڵام بەداخۆ بۆ ئەمن ئەو ئامانزە نەبێ ئەمیش هەمان نەکەمان بەڵکو ئەمە زیاتر سوور نەملەوەی کە بەرهەمەکانی خۆمان ساغکەمەوە یعنی من حەز دەکەم بەڕاستی ئەمە بەشێکی تەبان بەشەکەی تر ئەوەی کە باز دەکە بەڕاستی تۆزە کوربینە تەماشا ئەو دەکە کە ئەم تەماتە ئەم خەیارە ئەم کوولەکەیە مەسەڵەن 250 دیارمان داناوە بۆ چیلۆی 250 دیار دێتە سەر تەمە کاکە خۆ کە تەماتە لەم ڕۆژە بوو 2500 خۆم 2000 داناوە تا 2000 کات بێتە سەرێ ئەگەر کاراشمان کرد بێ کە کاری پێ نەکراوەتەوە چکە ینی جارێک کاتی نەهاتووە کاراشمان کرد بێتەوە 250 دیار دێتە سەرێ بکردیان بە هەڵا و هەرایەک ینی تەماتەی لە 500 دینار کردو بە 2500 دینار ئەخ کاکە بەچی ینی نا هندێکی دڵ نەخۆشە هندێکی مەسەن چای پێت هەڵنایە نازانێ بەچی مەسەرەن گرەی لێ بکاو ڕخنەی لێ بگرێ قبولمە ئەمە ڕخنەی واقعی مەسەن بوون منە یەکێکی نووسیوێتی تەمە خۆی بە پێ ڕۆشنبیرێکە و خۆی بە نەونیوان ناگۆڕێتەوە بەڵام زانیاری ئابووری نییە مەفروزە ئەوانە تۆزە دیراسی هەندێک بابەتی اقتصادی بابەتی سیاسی بکەن اینجا بێن دەربارەی ئەم مۆزوعانە قسە بکەن بۆ نمونە دەڵێ بۆ کابرای ئێرانی مەسەن تەماتەکەی بە لێران بە 300 دیاری بفرۆشرێ قازانجێتی بۆ زیاترین قازانجەکە دەزانی بۆ ئەخنا بێ با بزانین داخوا پارەی عراقی بەرامبەر بە تمەنی ئێرانی چەندە دەزانی 1000 دیناری عراقی بەرامبەر بە 2800 تمەنی ئێرانیە یعنی یەک بە سێ یعنی ئەگەر 300 دیاری بۆ بکات دەکا 9000 تمەن 8000 تمەن دەکا 1000 تمەن بۆی زۆر کاکە پارێکی ینی قازانجێکی زۆر دەکا زۆر باشە ئەگەر ڕسماتیش لێ بستێم کە 250 دیارە بۆی هەریز نییە بۆیە ینی من پێم خۆش ئەوانەیە کە قسە دەکەن دەربارەی بابەتێک یا پرسیار بکەن یا خۆیان دیراسی باش بن ئینجا قسە بکەن و پشت بڵاو بکەن و بنووسن زۆر باش کاوستا پێم خۆشە یەکێک لە پرۆژە زۆر گرنگەکانی و مەسلەی استراتیژێتی ئاوە لە هەرێمی کوردستان بەڵێ لەم ڕۆ چیتان کردووە کاویرەجان حەز دەکەی هێندێک ئاماری دقیق وڵای پێش بوو دەربارەی بەرهەمەکانی شتێنش پێ بڵم ئەوەی کە لێ بووانە کۆن بوون زۆر باشە دوای ئەگەر دەرفەت بوو تەمان ئێمە کاکە وریاجان ئێستا لە هەرێمی کوردستان خاوەنی
حەفدە بەنداوین حەفدە بەنداو ئەوەی کە بەنداوی بڵێن گەورەیە مام ناودی شتێدا تەبان کە نزیکەی ینی 10 ملیار متر سێزە ئاو کۆ دەکاتەوە و ئێمە تەمان ئێمە خاوەنی 97 پۆندین لە هەرێمی کوردستان تا ئێستا من پۆندەکان وردە بوو زیاد دەکات پۆند دواتە بربەستی خاشی ئەوەی گۆماوی یا مەسەن سەدی تورابی پێدەگوترێ کە بۆ چەند گوندێک باشە بەڕاستی من هەمیشە لەگەڵ ئەوەم زیاتر کە بەنداوێکی زۆر گەورە دروست بکەی خەرجێکی زۆری لێ دەکەی بێ پۆندێک دروستکەی باشترە ئەمن بەڕاستی تەرجیعی گوندەکان هاوڵاتیان دەکەم و ئێمەش بە پێی توانە من هاوکاریان دەکەین ئەم ساڵ داوام کردو لە بودجەی ئیعاناتی زراعی پاڵپشتی کشت و کاڵی پارەیەک دابنین بۆ دروستکردنی پۆند واتە بۆ 10 گوند بۆ 15 گوند ئەم پۆندە بەکەڵکە ئەوەی تر ینی مەساحەیەکی زۆر دەگرێ پارەیەکی زۆر لێ خەرج دەکرێت بەڵام بەڕاستی ئەم سوودە گەورەی بە حەقیقەت ینی بەر حاڵە هەندێکیان دروست کراوەتە بێ ئێمە خاوەنی ئەوەندەین و پرۆژەی ئاو دێریمان ئێمە لە ئەوەی کە ئەنجام درراوە تەمەەن تا ئێستا هەرێمی کوردستان 2053 پرۆژه ئاو دێریمان هەیە تقریبا 70 پرۆژیان 75 پرۆژیان تەمەەن لەم کابینەیە ئەنجام درراوە و طبعا ئێمە بەڕاستی خاوەنی طبعا یەکێک لە مشکلەکانی ئێمە ئەو بیرانەیە کە لێ دەرن بە نایاسایی ئەو مەسەلە بیری سووری و بیری سووری تەمەنیا بیری دەستیش کە لێ دەدرێت تەبان ژمارەی کە بیرەکانی کە هەن لە هەرێمی کوردستان بۆ زانێت هەموو لایە کە من کاتێک کە زۆر لەسەم خەزیە دەچم زۆر لەسەر دەڕۆم 22,028 بیرمان هەیە بە مۆرەت لێدراوە بەڵام 22,560 بیری بە مۆرەتشمان هەیە کەمی ئێستا بەڕاستی دوانی ئەمە زۆر زۆرە هەر ئەوە کە بە مۆرەتەکەش زۆرە ئەمە زیانەکانی چێکە هەربستار زیانەکانی ئەوەیە کە ئاوی ژێرزەوی کەم دەکات ئاسی ئاوی ژێرزەوی لە هێندێک ناوچە بوون من لە هەولێر هێندە ناوچەی پێش بە 200 متر گەیشتە ئاوی ژێرزەوی بەڵام ئێستا 300 متر لێ ناگاتە ئاوی ژێرزەوی وە زۆر لە بیرانەی ناوشاریش وشکی کردووە ئەمە زانێکی گەورەی بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی ئەم هەموو بیرانێتەوە ناڵم هەموو هۆکارەکەی هۆکاریکە هەیە کە دیار گۆڕانی کەش و هەوایە نەبوونی ئەو بەفر و بارانەیە کە کاتی خۆی هەبووە تەبان و ئەو هەموو ئاوە کە خەسار دەکرێت فەرمو پێ راپۆرتی شارەوانی 2015 167 ئەو ئاوەی کە لە هەولێر دەردێنرێت بووە هاوڵاتیان بە زایە دەچێت بە فیڕۆ دەڕوە بەداخەوە ینی فعلا ینی بڕۆ کوسە کۆڵانی وایە ئاوی بەشەی پێدا دەڕۆێنی ئاوێکی خاوێن لێی بخۆی ڕەنگە پیس نەبێ چیتان کردو بۆ ڕاگررتنی ئێمە طبعا لەمڕۆوە دیژنەیەکی باڵا پێکات لە ئەنجومەنی وەزیران بە سەرپەرشتی جێگری سەرۆکی حکوومەت و لەم ڕۆژانە کە کۆبوونی ئەنجومەنی وەزیران کراوە برادرەوە کەم دیژنەی ئەکتیڤ بکرێت و سەرۆکی حکوومەت خۆشی تێیدا بێ بۆ زێدەڕۆیەکان زێدەڕۆی سەرزەوی کشت و کاڵی سەرزەوی شارەوانی و بیری پایدی سووری و ئەو بەڵێن غەسالانەی کە دانراون لەسەر کەناری ڕووبارەکان کە زۆر بەڕاستی دیمۆگرافیای هەموو تێکداوە یە ناوچانە برادراوە کە بەڕاستی ئەم دیژنەی ئەکتیڤ بکرێتەوە بیزعاتی پێویست و یاسایی بەرامبەر بەوانەکە کە ئەوەی ئێمە بۆ بیری پایدی سووری بەڕاستی ئێمە مۆڵەتمان پێداون تەمەن تا یەشی 5 ئەم بیری پایدی سووریان لە هەرێمی کوردستان بەنەدەرێ و پاش ئەم یەشی 5 تەمان بەڕاستی دەست بە حملەیەکی گەورە دەکرد ینی بۆ گرتنی ئەمانە ئەوە هەموو لە دیسان ئەگەدار دەکەمەوە کە خۆیان بەرپرسیارن و من داوام لە وەزارەتی ناوخۆش کردووە و لە ئاسایشیش کردووە لەمەوە ئەوانش هاوکاری پۆلیسی دارستان و پۆلیسیش ناوخۆش بن بۆ ئیجراعاتی یاسەریەک ئەم زۆرە کەسانە ئەو کەسەشکە پێویستی بەبیر هەیە خۆمە ڕێنماییمان هەیە و کار ئاسانیشمان کردووە و دەشتێکم بەڕاستی بۆی کە خەڵک وانەڵێ کاکە ئێوە ڕێ لە بیر دەگرن خەڵک بە ناسایی پەنادەباتە بەر بیری نایاسایی نەخێر ئێمە ئێستا ڕێنمایەکانی بیرلێداندی دووبارە لیژنەمان بۆ پێکەیناوەتە وەرشۆپمان بۆ گرتو بۆی کە ئەم ڕێنمایە دەستکاری بکەین وە بەشێوەیە کە زیاتر جوتیار و بەرهەمێنی کوشتکار سوودی لێ ببینێ ڕێگریتان لە بەردەمان نابێ بەڵێ ڕێگریتان لە بەردەمان نابێ بە تایبەتی زۆر باسی ئەوکرێ ئەوانەی کە بیریان لێداوانن کە خەڵکی فەقیرۆژانی خەڵکی دەسەڵاتدارن خۆی هەر کاتێک ئەگەر ئەو بڕیارانە کە دەدرێن ئەو یاسانی کە دەردەکرێن ئەگەر بۆ هەموو کە زۆک یەکوانە بوو جێبەجێ نابێت و من هەمیشە لەگەڵ ئەوەم کە ئەو یاسایانە
بەس هەموو کەس داجێ بەجێ بکرێ و فعلەن ئەوەی کە زێدەڕۆیی دەکات بەشێکی ناڵم هەمووی بەشێکی بەرپرسە پارەدارە پلەدارە پایدارە وەگەر چوار لەوانە ئیزاعەتی یاسایی لەگەڵ بکرێم دڵنیام خەڵکی تری ئاسایی ناتوانێت زێدەڕۆی بکە. کامسە ڕەنگە یەکێک لەوەی لە کۆتایی کابینەکەتا بوون و لە کۆتایی کابینەی ینی هەشتەمی حکوومەت یاریمسان ڕوبەڕوو بکرێتەوە ئەوەیە ینی وەزیری کشتتوکاڵ چی بۆ کشتتوکاڵی ئەم وڵاتەوە چی بۆ پرۆژە استراتیژیەکان بە تایبەتی پرۆژەی ینی ئایندەی بۆ ئاو کردو بۆ ئەم وڵاتە. خۆی ئێمە کاویرە دوو ئەرشی گرنگمان هەیە ئەرکێشیان بریتر دابینکردنی ئاسایشی ئاو یا دابینکردنی ئاو بۆ کشتتوکال بە پلەیەک پەیوەندی بە ئێمەوەیە ئینجا بۆ خواردنەوە بۆ گەشت و گوزار بۆ پیشەسازی ئێمە لەم ڕۆکە باسم کرد ئێمە لەم کابینەیەماندا شش بەندامان تەواو کردووە تەمان سێمان بەڕسمی ئیفتاح کرد و سێ کەش ئیفتاح دەکەین ئەمە هەنگایەک بەڕاستی ئێمە زیاتر لە 40 پۆنتمان لەم کابینەیە دروست کردووە لەگەڵ ئەم خەیرایندارایش ئێمە 20 بەندامان لەژێر جێبەجێکردن بووە بە دیزاینەوە بە کار تێداکردنەوە ئەمە لەم ڕۆژانەی ڕابردوو لە دیژنەیەکی باڵا کە سەرۆکی حکوومەت و جێگیری سەرۆکی حکوومەت و دارایی و بەندە و ئەوانە تێدا بەشداربین بڕیا دراوە کە ئێمە 8 بەندامان هەیە کە 180 جێبەجێ کراوە بەڵام ماوێتی تەواو بکرێ بڕیا دراوە کە نزیکی 10 میلیۆن دلاری دەوێت ئەم بڕەپارەی خەرج بکرێ بۆی کە ئەم 8 بەنداوەش لە ماوەیەکی قیاسی ینی بڕارمەداوە کە ئەگەر پارەکە خەرج بکرێ ئێمە لە کەمتر لە ساڵ تەوایان دەکەین بۆ نمونە ئێمە پرۆژەیەکمان هەیە کە گرنگە بەڕاستی تەسوی تەملیکە کە ئەوی سەرتا بۆ دەستپێکردنەکەی کە پرۆژەی گەورەی لە بۆ هەرێمی کوردستان و چەند ساڵە کە خەریکن حەقەدەن ئێمە پرۆژەکەمان ئامادە کردووە بۆ جێبەجێکردن کەویش پێویستی بە بڕێک پارە هەیە کە زیاتر لە 10 میلیۆن دلارە بۆ دەستپێکردنەکەی بەڵام دوایی داهاتێکی باش بۆ دارایی هەرێمی کوردستان دێنێتەوە چکە جوتیارێک مەمنونەکە زەویەکەی لەسەر تاپۆکەی تاپۆی کشتتوکاڵی بڕێ پار لە بەرامبەر ئەوە بدات ئێمە بۆ کشتتوکاڵ ژیانی بۆ بابەتە کشتتوکاڵیەکەی کە دانەوێڵەیە کە ئێمە ئەو پاڵپشتی ئێمە کەمەکو باسم کرد دووسێ کاری گرنگ کراوە باسی کارە سەرەکی کام بکەم تەواو ئەوەیە کە ئێمە هەوڵمان داوە کشتتوکاڵ پاڵپشتی و هاوڕێبوون و هاوڕابوونێکی گشتی ڕایەکی گشتی بۆ دروست بێ لە سەرۆکایەتی هەرێم لە ئەنجومەنی وەزیران لە پەرلەمان لە حتا لە ینی حیزبەکان و لە ڕاگەاندن و لە ڕێکخراوەکان و لە هاوڵاتانیشەوە بەڕاستی سوپاس بۆ خوا ئەمە تا ڕادەیەک ینی خەریک ئەم ڕایگەشە دروست بێ کە کاکە کشتتوکاڵ دەکرێت بکرێت بە جێگرەوەی نەوت بکرێت سێکتەرێک بۆ دروستکردنی ژێرخانی ئابووری ئێستا من ناڵم کاک وریا ناڵم ئەم بە ساڵێک 2 ساڵ دەکرێت ئەمە پرۆژەیەکە بەڕاستی دەکرێت ڕەنگە بە 10 ساڵ تەواو بێ بەڵام دەکرێت ئەگەر پێت لە هەنگاوی دروست دانا ینی هەنگاوی یەکەم کە ئەگەر پێ لە سەردانا هەنگاوێکی دروست بوو هەنگاو دروستەکەتان ناوە ئێمە پشتیوان بەخواوە ئومێد دەکەم کە ئیشاڵڵا خەڵک ئەوەی کە دەبینێ پێمان لە هەنگاو دروستەکە نابێ بەڵام زۆر هەنگاوی کەمان ماوە و ئەم ڕادوز بەڕ ئەوی تر ئەوەی کە ئێمە ینی بۆ یەکەم زار بەڕاستی جنێکی باڵا دروستکە بۆ بەگشتداسنەوە زێدەڕۆیەکان خۆ ئەگەر نەشتوانرا بێ هەموو زێدەڕۆیەکان قەدەغە بکرێ ئەندازەیەک ڕاگیراوە و هێندێک خەڵک ئیزاعەتی لەگەڵ کراوە ئەتوانی بۆ بوورە قسەکەشمێ بڕ ئەتوانی بڵێ لە 150 لە کۆتایی ئەم ینی کابینەی هێشتەمەیە ئەتوانی بڵێ لە 150 ئاسایشی ئاو خۆراکمان دابین کردووە ئەمە با تەواو بین یا نزیک بین تەواو بوون بەڵێ بێگومان چونکە کاک وریاجان ئەم ئێستا حەز دەکەی هەندێک داتات بۆ دەخوێنمەوە چونکە خۆ ناکرێ من هەر ئەوا بڵێن بەڵێ و خەڵک داوای ژمارە دەکات کە ئێمە چی کراوە مەسەن خۆ جناب دەزانی بۆ یەکەم جارە ئێمە 11 بەرهەمی ئێمە ڕەوانەی دەرەوە کراوە ینی دەخوا بە زیاد بێ هەنگاوێکی گرنگە کە بەرهەمی هەرێمی کوردستان بۆ دەرەوە ڕەوان بکرێت و کاکە وریاجان ئەم بەرهەمانە هێندێکیان بۆ باز دەکەم ئایا بیانی هەنگاوی باش نراوە یان نا ئەمە داتان کە بەڕاستی زیاتیش لەوەی بەڵام ئەمە کۆکراوەتەوە گەنم لە 2014 800 تن بووە لەگەر کەسێک 2016 1,686,000 تن بووە دوو بەرابەر زیادی کردووە یەک بەرابەر زیادی کردووە گۆشتی مریشک 2014 69,567 تن بووە بەڵام 2016
99,738 هزار تن بووە کە دەکات چەند زیادی کردوواتە 30,107 تن زیادی کردووە. گۆشتی سوور هەر بە زیادەکەی باز دەکەم 5,500 تن زیادی کردووە 2004 بۆ 2016 تەماتە بە 32,872 تن زیادی کردووە. پەتاتە بە 152,770 تن زیادی کردووە بە بەراورد لەگەڵ 2014 کەمە زۆر لە پێداویستی خۆمانمان تێپەڕاندووە. پیاز بە هەمان شێوە باینجان کودی خەیار ئێمە سەوزە بەگشتی 194,000 تن و 907,000 زیادی کردووە 907,000 زیادی کردووە. میوەکان بەگشتی میوەکان 3,392,000 تن زیادی کردووە و شیر 33,000 تن زیادی کردووە بە بەراورد لەگەڵ 2014 هەنگوین 52 تن زیادی کردووە بە بەراورد لەگەڵ 2014 ئێمە کاکە وریاجان بەڵێ لەوانە لە هێندێکیان ئێمە بە خوددابینکاری گەیشتین کە پێشتر پێی نەگەیشتوین ینی بەشی خۆمانمان هەیە بە زیادە بەڕاستی و یەکێک لە کێشەکانی ئێستای ئێمە ئێستا ئەم ساڵ 2017 کە لێرە ڕای دەگەێنم ئەوەیە کە بەرهەمی ئێمە بە پێی پێشبینی و ئامارەکان لە ئێمە زۆر زیاتر دەبێت 2016 ئەم بەرهەمان چی لێ بکەیت چۆنی ساخێنەوە لەوانێت 4 ڕۆژ ناتوانن هەناردەکەن بەڵێ ناتوانن هەناردەی دەرەوەیکەن یەکی لە کێشەکانی ئێمە ئەوەیە تەبان خۆ بە بازارکردن ئێمە دووسێ هەنگاومان هەیە هەنگاوی یەکەم سیستەمی دانانی باز و ڕسوماتەوە پێڕەوی دەکەین و لەسەری بەردەوام دەبی یا حتا سیستەمی ڕێگرتن ئەگەر یخۆمان هەر زیاد بوو ناچارم ڕێ لەو بەرهەمی کرە دەرەوە بیگرن بە مەرجێک وەکو باسم کرد لەسەر هاوڵاتی گران نەکەوێ ئەویتر ئەوەیە کە ئێمە خواروی عێراق بازاڕەکانی خواروی عێراق پارێزگەکانی ناوەڕاست خواروی عێراق بەڕاستی باشترین شوێن بۆ ساختنی بەرهەمەکانی هەرمی کوردستان بە ئەمە بڵێم بۆ ئێمە لە ئەنجومەنی وەزیرانیش تاکیدم کردووەتم پێویستە ئێمە باشترین پەیوەندیمان لەگەڵ حکوومەتی عێراقی بێت لەبەر و ئابووریەکەی ومن اتفاقێکمان لەگەڵ وەزارەتی کشتکاڵی عێراق کردووە کە ئێمە بەرهەمەکانی مەکە ئەوەی کە بەنی شەهادەی منشەئی ئێمە واتە شەهادەی پەسەندکراوی وەزارەتی کشتکار ئێمە پێوە بێت کە بەرهەمی خۆماڵیە عێراق باز و ڕسومات لێ وەرناگرێت دەبرێت بۆ خوارەوە ئەوانش بە هەمان شێوە بەڵام ینی ئەگەر پێویستی بە ئیتفاقیش دەکا بەڕاستیمە ینی باشترین ینی دەرفەتە بۆ ئێمە ئەویتر ئەوەیە کە کۆمپانیەکان بینێرن بۆ دەرەوە ئێمەش ئەو کە لەتوانەماندا هەبێتمە کاکە ئێمە دەعمتان دەکەین کارە سەرێن بۆ دەکەین تەمەن حتا ینی جاری وەگوتمە کاکە مەسەلەن بۆ من لە شارە زوور ئەگە بەرهەمی پێدەگات دەهێنی بۆ فرۆکە خانەی سلێمانی یا بۆ هەودە ئێمە کرێکتان بدەینەوە ومن لەگەڵ ئەوەم بەڕاستی بڕێ پارە تەرخام بکەین ئەگەر یانە زراعی پارەکە سلفە بێ بەدەستەوە بێ نەک تەنها چەک بێ بڕێ پارە ئەم زار تەرخام بکەین بۆ ناردنەوەی هەندێک بەرهەمی خۆمان داعمیان بکەین چونکە تێچووی بەرهەمی ئێمە زۆرە بە بەراورد لەگەڵ تێچووی بەرهەمێک کە لە تووشە لە ئێران بەرهەم دەهێنرێت. زۆر سپاس دەکەم مەگەر پەیامێک هەبێت لە کۆتاییە. سپاس دەکەم وەڵام من بابەت زۆر مابوون بەڵام من دەستخۆشی لێ دەکەم و هیوادارم ئەندازەیەک لە پەیام و لە قسەکانمان گەیشت بووە من بە حەقیقەت بۆ خۆشم دووپاری دەکەمەوە کە لەم سێکتەرە ئینشاڵڵا پشتیوان بەخوای گەورە بە هاوکاری دۆست و برادەرەکانم لە وەزارەت دەرێغی ناکەین لە خزمەتکردنی زووتارانی خۆمان لە بەرهەمهێنەری کشت و کاڵمان لە بازرگانی کشت و کاڵی و بۆ زیادکردنی بەرهەمەکانمان بۆ باشترکردنی و بۆ گەشە پێدانی بەڵام پێویستمان بە هاوکاری ئەوانیش هەیە بەڕاستی ینی ئەوانیش لەگەڵمان بن زووتارە بەڕێزەکان بەرهەمهێنی کشت و کاڵی بازرگانی کشت و کاڵی کۆمپانیای کشت و کاڵی ئەوانیش لەگەڵمان بن هاوکارمان بن بە پێشنیاریان بە سەرنجیان بە خۆراگریان تا بتوانین بەرنامە و پلانەکانمان بە ئەنجام گەینین. زۆر سپاس بۆ بەڕێز عەبدولستار مەجید وەزیری کشت و کاڵ و سەرچاوەکانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ژێرخان ئامادەبووی زۆر سپاس بۆ ئامادەبوونت. پێشبینیەکانی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا زۆر گەشتبینانن بۆ هاوینی ئەمساڵ لە کاتێکدا ئۆپی گاستی گەشەی بەرەمی کەم کردوێت و هاوکات پێشبینیەوەش دەکرێت
ئاستی خواست لەسەر نەوت بۆ ئەم ساڵی 2017 زیاتر بێت لە ساڵی ڕابردوو. ئێمە کۆمەڵێک پێشبینیمان حاضر کردو لەسەر گەشەی ئابووریجیان و هاوکاتە و ئامارانەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا کە هەفتەی ڕابردوو خستیان ڕوو. پێشبینیاوێنەی دەستگای زانیاری نەوتی ئەمریکا بۆ نرخی نەوت ئەوەیە خاوی برند بە ڕێژەی ناوەندێتی $54 بۆ هەر بەرمیلەک دەمێنێتەوە بەراورد بە هاوینی ڕابردوو $8 زیادەکە. خاوی تەکساس لە مانگی تەمموزدا پێشبینیەکرێت بگاتە $6 واتە بە ئاستی ڕێژەی لە سەدا 10 بەرز بێتەوە. گەشەی بەرهەمی شلە واتە نەوت و پێگاتەکانی 1.1 ملیۆن بەرمیل ڕۆژانە بەرز بێتەوە واتە گەشەی بەکاربردنی شلە ڕۆژانە 1,500,000 بەرمیل بەرز بێتەوە. ئەمەش هاوکاتە لەگەڵەوەی کە داکشان لە ئاستی بەرەمێنان زۆرە بێ واتە لە هەموو گیانە ئاستی بەکاربردنی شلە واتە نەوت و پێگاتەکانی کەمترە بێتەوە. ئاستی بەکارێنان ببورن زۆر زیاترە بێت لە کەمبوونەوە. پاشەکشەی نەوتی خەزنکرا واتە ئەو ئەمبارەکانی ئەوروپا و ئەمریکا و تایبەتی ئەمبارەکانی ئەمریکا ئاستی پێشبینی ئەویان لێکرێت دەستگای زانیاری نەوتی ئەمریکا پێشبینیەکە کە نەوتی خەزنکرا و لە چاو 2016 نزم ببێتەوە. بەڵێ ڕێژەی گەشی ئابووری جیهان بەم شێوەیە بێ لە ساڵ 2016 ڕێژەی گەشی ئابووری جیهان 3.0 بووە و بۆ ساڵی 2017 ئەم ڕێژەی ئەگاتە 3.5. ئەمە بەپێی راپۆرتی IMF سندوقی دراوی نێودەوڵەتی OECD واتە وڵاتانی OECD واتە ڕێکەوتنامەی ئابووری ئاستی گەشەیان 1.8 بێ و لە 2017 ئەبێتە 1.9. ئەوانی گەشاکەن لە ئەمریکا ئاستی گەشەی ئابووری 2016 1.6 بووە بۆ 2017 کاتە 2.2 و یابان 1.0 بووە بۆ 2017 کاتە 1.2 و ناوچەی یۆرۆ ئاستی گەشەی ئابووری 1.7 بۆ ساڵی ڕابردوو ئەم ساڵەگات 1.6 و چین 6.7 بۆ ساڵی ڕابردوو ئەم ساڵ ئەگاتە 6.3 و هەندستان ئاستی گەشەی ئابووری 2016 7.5 بووە ئەم ساڵەگاتە 7.0. بابەتەکانی ئەم جارەی ژێرخانیشتان پێشکەش کرا تا بەرنامێکتر خواتان لەگەڵ و کوردستان ئاوەدان بێت.